لە شاری هەولێرەکەم. هەڵبەت لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوودا پرۆسەی سەرژمێری لە عێراق بە شێوەیەکی گشتی و هەرێمی کوردستان بەڕێوەچوو. لەگەڵ ئەوەشدا بەپێی بڕیارێکی لیژنەی باڵای سەرژمێری لە عێراق ئەمڕۆژ پرۆسەکە تا سەعات 6 ئێوارە بەردەوامە بێ بۆ ئەو ناوچانەی یاخود ئەو هاوڵاتیانی کە تا ئێستا ناویان تۆمار نەکراوە لە پرۆسەی سەرژمێریەوە. بە سوپاسەوە ئاماژەم پێیا لە شاری هەولێرەوە بەڕێز ئارام محەممەدم لەگەڵای مامۆستای زانستە سیاسەکان لە زانکۆی کاسۆلێک. مامۆستا ئارام بەیانیت باش، سپاس کاتی خۆت بێمە بەخشی. بەیانی بەڕێستانیش باش، بەیانی بینەران و بیسەرانی کوردستانیش باش. زۆر سپاس. مامۆستا با سەرەتا لەوە دەست پێ بکەین وەک کەسێکی ئەکادیمی دوجار پرۆسەی سەرژمێری لە کوردستان بە تایبەت و عێراق بە شێوەیەکی گشتی چۆن هەڵەسەنجێنی؟ دیارە پرۆسەکە بە حکمی ئەوەی کە عێراق کۆمە یەکەم جارەتی سەرژمێری بکە دوای نزیکەی 27 ساڵ پرۆژەکە لە ڕووی تەکنیکیەوە قسە بکەین تا ئێستا پرۆژێکی سەرکەوتوو بووە بە واتایکەوەی نزیکەی 95 داتاکان تەواو بوو ڕووی گەڕاونەتەوە بۆ ئەوەی کە پێوتێ دەیتەبەی سنتەر لە وەزارەتی پلاندانانی عێراقی. بەڵام ئەم کێشەیە ئەم سەرژمێری با بڵێن بە شێوازێکی گشتی دوو ڕەهەندی هەیە. ڕەهەندێکی تەکنیکی هەیە توانین لەسەر بابەتە تەکنیکیەکان قسە بکەین و ڕەهەندێکی و بعدێکی سیاسی اقتصادی اجتماعی تەکنەلۆجی سەقافیشی هەیە ئەتوانین ئەوش قسەی لەسەر بکەین. بەڵام ئەگەر قسەکە لەسەر ڕەهەندە تەکنیکیەکەی بێ لەسەر بابەتە تەکنیکیەکان بێت بە حکمەوەی عێراقەمە یەکەم سەرژمێری بیکاتی بە تایبەتە نخبە سیاسیەیە کە لە دوای 2023 هاتەوە دام و دەستگانەی کە لە دوای 2023 دروست بوونە بە وەزارەتی پلاندانانیشەوە ئەمە یەکەم پرۆژەیە دوای 27 ساڵ بکرێ لە عێراق و دوای 37 ساڵ لە هەرێمی کوردستانە بکرێ بە حکمەوەی کە داتاکان 95 بۆ 1970 گەڕاوەتەوە بۆ سنتەرەکان و زۆربەی بابەتەکان لە داتا ئینترینگ کردنە ژوورەوەی داتاکان تەواو بۆ داتاکان بە شێوازێکی تەندروست گەڕاوەتەوە بۆ سیرڤەرەکان کێشەیەکی تەکنیکاڵی لێرە و لەوێ کەم بووە ئەتوانین ناوبنێن لە پرۆژەکە بە شێوازێکی یعنی ئینگلیز ئەڵێ ڕێلەتیڤلی سپیکین یعنی بە ڕێژەیی ئەتوانین بڵێن پرۆژەیەکی سەرکەوتوو بووە ئەمەش یەکتریە لە دەستکەوتەکانی وەزارەتی پلاندانانی عێراق. بەڵێ بەڕێز ئارام محەممەد کورد بە شێوەیەکی گشتی تا چەند ئاماجەکانی خۆی لەم پرۆسەیەدا پێکاوە؟ پرسیارێکی زۆر جوان و گرنگە. من ئەگەڕێمەوە بۆ لێدوانێکی بەڕێز پارێزگاری کەرکووک دوێنە بەڕێز ڕێبارتەها ئاماژەی بەوەدا کە ڕێژەی دانیشتوانی کەرکووک گەیشتووە بە نزیکەی 1,900,000 طبعا ئەم داتایە شۆک بوو بە نسبەت هەمووانەوە عەرەبەکان بۆ بە نسبەت ئێمەی کوردیشەوە. یعنی لە بیرمان نەچێت نوێنەرانی کورد لە پەرلەمانی عێراق بە پارێزگای کەرکووک نزیکەی 16-15 نوێنەرن لە کاتێکا گەریسە ئەم داتا تازە بگرینە بەرچاو کورد لە کەرکووکا بێ 20 نوێنەری بێ لە پەرلەمانی عێراق. ئەمە تەنها بۆ کەرکووک ڕاست نییە بۆ زۆربەی پارێزگاکانی کەی عێراقیش ڕاستە داتاکان تا ڕادەیەک شۆکێک دروستەکات بە حکمی ئەوەی تەفاوتێک هەیە یعنی نایەکسانیەکەی لە داتاکانە لە بینی پارێزگاکانە. بەڵام ئەگەر بۆ ئێمەی کورد حسابی کەین و بە نسبەت بۆ ناوچە دابڕاوەکان ئەمە ئەبێتە خاڵێکی پوختە کە ئێمە داتایەکی ورتر و درشترمان لە بەردەسایەوە ئەتوانین داوای نوێنەرایەتیەکی زیاتر بکەین داوای سەرچاوەیەکی دارایی زیاتر بکەین بۆ کەرکووک و ڕنگدانەوەیەکی ئەبێت لەسەر ژیانی هاوڵاتیان لە کەرکووک و ناوچە دابڕاوەکانیش. بەڵێ مامۆستا ئارام بە شێوەیەکی گشتی پێویستە چەند ساڵ جارێکە پرۆسی سەرژمێری ئەنجام بدرێت یاخود ئەمە دیاری نەکراوە هەڵبەت وەک خۆت ئاماژەت پێەیە ئەمە دوای 27 ساڵە ئەم پرۆسەیە لە عێراق و هەرێم ئەنجامەدرێت؟ لە زۆربەی وڵاتەکانی جیهانە 10 ساڵ جارێکە کرێ ئەویش بە حکمی ئەوەی کە گۆڕانکارێ دیموگرافیەکان گۆڕانکاری ئابوووریەکان گۆڕانکاری کۆمەڵایەتیەکان گۆڕانکاری تەکنەلۆجی و کەلتوریەکان هەموو 10 ساڵ جارێ هەموو 12 ساڵ جارێ گۆڕانکاریەکی ڕیشەی بەسەراتێت و ئەو معادلەی کە دانراوە بۆ ئەوەی کە زیادە سوکانی ئەوەی کە ڕێژەی دانیشتوان زیاد بکە لەسەر تاسەری جیهانە پێوەرەکە 103ە. بەڵام لە عێراقا ئەبینین زۆربەی کات ئەم پێوەرە بەرزی و نزمیەکە و ئێستاکە ئەگەر دەرفەت بێ هەنێ باس لە داتاکان بکەین بەڕاستی داتاکان تا ڕادەیەک داتایلێکی تازەن یعنی بۆ نمونە تا نزیکەی 3-4 ڕۆژێ پێشی ساکە ئەوەی کە لە عێراقا باوبوو کە ڕێژەی دانیشتوانی عێراق 40 ملیۆنە ئێستا ئەم داتایەنە پێمان ئەڵێ ڕێژەی دانیشتوانی عێراق نزیک بۆتەوە لە 43-44 ملیۆن. ئەو ڕقەمەی کە دانرابوو لە 2030 عێراق ببێ بە 50 ملیۆن ئێستا بەپێی ئەم داتایە بێ عێراق لە ساڵێکە 1,250,000,000 نفوسی زیادەکە لە 2030 عێراق ئەچێتە سەروی 50 بۆ 55 ملیۆن.
ئەمە دەرەنجام فشارێکە خاتە سەر دەوڵەت لە ڕووی دابینکردنی خزمەت گوزاریوە، چی لە ڕووی ئابووریەوە بێت، چی لە ڕووی کۆمەڵایەتیەوە بێت، چی لە ڕووی سەکتەرەکانی کەوە بێت. بەڵێ مامۆستا ئارام تا چەند گرنگە ناوەندە ئەکادیمیەکان گرنگی زیاتر بە پرۆسەی سەرژمێری و لێکەوتەکانی بن، هەڵبەت لە ڕێی وەرکشۆپ بێت، لە ڕێی سیمینار بێت، لە ماوەی ڕۆژانی ڕابردووشدا چەند چالاشێکمان لەو بارەوە بینی. بەڵێ مەبەستی سەرەکی لە کۆکردنەوەی داتا ئەوە نییە بەس تەنها داتا کۆ بکرێتەوە، چی ئەمە لە بۆ حکوومەت ڕاستە، چی بۆ کەرتی تایبەت دروستە، چی بۆ ئەو سەکتەرانەیش ڕاستە کە کەرتی حکوومەت شەراکەتی هەیە لەگەڵ کەرتی تایبەتە ئەوەی کە پێوترێ پابلیک پرایڤت پارتنەرشیپ PPP. کۆکردنەوەی داتا لە عێراقە هەرەوە نییە بەس داتا کۆ بکرێتەوە، بەڵکو داتا ئەبێ بەرچاوڕوونیەک زیاتر بەو خەڵکانە بدا کە سیاسەتەکاندا ڕێژن، سیاسەتی ئابووری، سیاسەتی کۆمەڵایەتی، سیاسەتی سیاسی، سیاسەتی دەرەوە، سیاساتی ئەمنی، سیاساتی عسکەری. ئەم داتایەنە هەم بۆ کاربەدەستانی دەوڵەت هەم بۆ ئێمە نخبەی ئەکادیمی لەم وڵاتە بەرچاوڕوونیە زیاترمان بۆدا بۆ ئەوەی توێژینەوەکانی ئایندەمان لە چوارچەوەی ئەم داتایەنە بێ و ئەم داتایەنە ئەتوانن ببنە بێدڕۆک، ئەبنە سەرەتایە کە بنە بەردی بناغەیەک بۆ توێژینەوەکانی داهاتوو. ئەم داتایەنە کۆمەڵی کێشەمان بۆ دەرەخا لە کۆمەلگای عێراقیە، بۆ مەسەلەن بۆ نمونە کێشە کۆمەڵایەتیەکانمان، کێشە ئابوووریەکانمان، کێشەی بەکارهێنانی وزە، کێشەی ڕێژەی بێکاری، کێشەی کە زۆر هەیە لەم داتایەنە بە حکمی ئەوەی ئەم داتایەنە داتایە لێکن ئەوەی کە بەنگلیزی پێوتێ comprehensive set of data، داتایەکی گشتگیرین، داتایەکی شمولین، داتایەکی زەبەلاح کۆ بێتەوە لەم سەرژمێریە. ئەم داتایە بەرچاوڕوونیەکی زیاترەدا بەکاربەدەستانی دەوڵەتی عێراقی و بە نخبەی ئەکادیمی و بەو خەڵکانەی کە معنین بەم بابەتە بۆ ئەوی سیاسات و توێژینەوەی ئایندە دابڕێژن بەلایەنی کەم کە بتوانن بزانن بەرچاوڕوونیەکیان بداتێت چی جۆرە بەجێتێکی پێویستە، چی تایم سکیل، چی چەندێک کاتی پێویستە، هەڵسەنگاندنێ بکرێ بۆ مەترسیەکان، سەرچاوە مرۆیەکانی بۆ تەرخان بکرێ، بابەتە تەکنەلۆژیەکانی بۆ تەرخان بکرێ و دەرەنجام هەڵسەنگاندنێکیش بکرێ بۆ ئەو سیاسەتانەی کە ئەم داتایەنە ئەیداتە دەسەوە. بەڵێ مامۆستا ئارام، ئەنجامدانی سەرژمێری بەتایبەت لە کەرکووک و ناوچە جێناکۆکەکان تا چەنە بێتە هەنگاوێک یاخود سەرەتایەک بۆ جێبەجێکردنی مادەی 140 هەڵبەت وەک پێشبینی بەڕێستان؟ هەڵبەتە من لە عێراقا ئەبێ کەمێک بە حەزەرەوە قسە بکەین. من وەکو شخصی خۆم لەگەڵ ئەوەیان نەبووم کە حکوومەتی عێراقی قەومیەت لە لیستەکە دەربکات. من پێم باش بۆ حکوومەتی عێراقی پێم وابێ ئەمە ئێمەی کورد لە عێراقا سەرکەوتوو نەبین، ڕاستگۆیانە قسە بکەین ئێمەی کورد لە عێراقا سەرکەوتوو نەبین. حکوومەتی عێراقی سەرەتا ئەو بابەتەی خستە ناو سەرژمێرێکە کە ئەبێ قەومیەتی تیابێ، کە ئەبێ ئاینی تیابێ، ئێمەی کورد قبوڵمان نەکرد. پێم وابێ ئەبێ قبوڵمان بکردایە باشتر بوو بە حکمی ئەوەی کە بمانزانای ڕێژەی کورد لەو ناوچانە چەندێکە و ڕێژەی عەرەب چەندێکە لەو ناوچانە. ئێستا کە بابەتەکە بەم شێوازە ماوەتەوە هیچ گەرەنتیەک نییە، متمانە نییە لە بینی پێکاتەکانی عێراقا دوو سبەی ئەم داتایەنە لەلایەن وەزارەتی پلاندانانی عێراق و لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە یان لەلایەن هەنێ دەستگاوە ئەتوانرێت بە جۆرێ لە جۆرەکان یاریکردنێک بکرێ بەم داتایەوە دەرەنجام مەترسیەک دروست بکات. بەڵام بە هەر حاڵ ئەوەی کە جێی دڵخۆشیە لە عێراقا کە ئەبێت تەکیدی لەسەر بکەین ئەوش ئەوەیە کە ڕێژەیەکی زۆری کوردی ناوچە دابڕاوەکان کەرکووک، خورماتوو، جەلەولا، خانەقین، مەندەلی، قەرەتەپە، مەخمور، شنگال، شێخان تا ئەو شوێنەی کە من بزانم پەیوەندیم بە برادەرەکانمەوە کرد بێ ڕێژەیەکی زۆر لە کوردی ئەو ناوچانە گەڕاونەتەوە، بەشداریان کردووە لەو سەرژمێریە. ئەمە خاڵێکی دڵخۆشکەرە بێ. خاڵێکی کە لە عێراقا هەر لە قاجازی ئێمەی کوردایە ئەوش ئەوەیە ئێستا ئێمە لە ڕێگەی ئەم سەرژمێری و ئەزانی ڕێژەی ئەو عەرەبەی کە لە دوای ئەو لێشاوی تعریبکردنی ساڵی 2017 هاتە بۆ کەرکووک ڕێژەکەی چەندێکە بیرمان نەچێت. لە 2017ەوە تا ئێستاکە لە کەرکووکە زیاتر لە 6 گەڕێکی عەرەبی دروست کراون لە کەرکووکە، نزیگەی 250 بۆ 350 هزار عەرەب هاتە و ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕووداوەکانی داعش 2014 تا ئیساکە ئەتوانم بە دڵنیاییەوە پێت بڵێم زیاتر لە 400 هزار عەرەب هاتەتە کەرکووکەوە. ئەمە ڕۆڵێکی ئەبینێ لە گۆڕینی دیموگرافیای کەرکووکە. بەڵام دیسانەوە ئەتوانم ئەوە بڵێم کە حکوومەتی هەرێمی کوردستان و حزبە کوردستانیەکان لە کەرکووکە ئەتوانن بە شێوازێکی دەستە جەمعی سیاسەتێکی کوردی پێش بخەن کە بتوانن ڕێگری بکەن لەوە و ئەم ئیسفادە بکەن لەم سەرژمێرەی کە هەیە. وەکوتم دوێنە بەڕێز پارێزگاری کەرکووک باسی لەوە کرد کە ڕێژەی دانیشتوانی کەرکووک نزیگەی 2 ملیۆن کەس بووەتەوە. ئەم 2 ملیۆن کەسە ئەبێ ڕێژەیەکی زیاتری بێ لە ئەنجومەنی نوێنەرانە، بەشەبوجەیەکی زیاتری بێ بۆی
و هەروەها پاوە شێرینگ دەسەڵاتەکانیش بە شێوازێکی یەکسانتر لە بینی پێکاتەکانی کەرکووکەدا بەش بکرێتەوە دابڕێژرێتەوە. بەڵێ جیاواز لە مادەی 140 بەڕێز ئارام محەممەد ئەگەر بۆ نمونە ژمارەی دانیشتوانی هەرێم 6 ملیۆن بێت یاخود 6 ملیۆنی تێپەڕان بێت ئەمە کاریگەری نابێت بۆ سەر بودجێ هەرێمی کوردستان؟ بە دڵنیاییەوە کاریگەری هەبێ بەڵام کێشەکە لێرە ئەوەیە ینی خاڵێک باز بکەین ئەوەیە خێزانی کوردی تا ئێستاکە ئەگەر بە شێوازێکی ئەڤریج قسە بکەین معدل قسە بکەین تاکەکان لە خێزانی کوردیە 3 بۆ 6 عائیلەکانمان زیاتر لە بینی 5 تاکن 4 5 لە زۆرترین لە بێستکەی سیناریۆ عائیلەی کوردیە گەیەتە 7 نەفەر 8 نەفەر ئێمە بەراورد بە عائیلەی عەرەبی کە 9 نەفەرە و 8 نەفەرە و بگرهانی عائیلەکان 10 و 12 ئەمە ڕێژەکە تەوازونێکی ئیمبالنس تەوازونێکی عدەم تەوازونێکی دروست کرد خەلەلێکی دروست کردەوە ڕێژەی دانیشتوانی هەرێم ینی بەداخەوە ڕێژەی دانیشتوانی هەرێم بە ئەندازەی پێویست زیادی نەکردووە ینی هەرێمی کوردستان لەوانەیە لە باشترین حاڵەتە لە دوای ئەم سەرژمێریە بڵێن 7 ملیۆنە بۆ 7 ملیۆن و نیو بەو عارەبە ئاوردەوە کە هاتوۆتە کەرکووکەوە لە دوای ڕووداوەکانی 2012 و 2014 و سەردەمی داعش و دوای داعشیش بەراورد بە دانیشتوانی کەی عێراق ڕێژەکە زۆر زیایی کردە ینی من نمونەیەک بدەمە جەنابەت تا نزیگەی 3 ڕۆژ 4 ڕۆژ پێشی ساکە قسە لەسەرەوە کرێ بەغدا پایتەختی عێراق 8 ملیۆنە ئێستا ئیمڕۆ قسە لەسەر ئێمە قسە لەسەرەوەکەین بەغدا 9 ملیۆن بۆ 9 ملیۆن و نیوە قسە لەسەرەوە کرا بەسرە نزیگەی 2 ملیۆن و نیو 3 ملیۆنە ئێستا ئێمە قسە لەسەرەوەکەین بەسرە نزیگەی 4 ملیۆنە مووسڵ هەروەها وەکو وتم ڕێژەی عێراق نزیگەی 4 ڕۆژ پێش ساکە قسە لەسەر 41 ملیۆنە کرا ئیمڕۆ ئێمە قسە لەسەر 43-44 ملیۆنەکەین و ئەمەش دیسانەوە لە عێراقیشە هەڵەیەکت پێپشانەدا کە ئەوەیە کە وەزارەتی پلاندانانی عێراق ئەنجومەنی وەزیرانی عێراق زۆربەی کاتێک میزانیە داڕێژن هینی هەرێم هینی پارێزگاکانی کە عێراق بە شێوازێکی خەمڵاندن بووە ینی داتایەکی دوور و درشتیان لەبەردەسان نەبووە داتایەکی تەندروستیان لەبەردەسان نەبووە ئەم داتایە و کۆکردنەوە و ئەم سەرژمێریە بەرچاوڕوونیەک زیاتر ئەدا بۆ ئەوەی پارەیەکی گونجاو تەرخان بکرێ بۆ پارێزگایانە بەپێی ڕێژەی دانیشتوان و هەروەها نوێنەرایەتی سیاسیشیان زیاد بکات لە پەرلەمانی عێراقا و هەروەها ڕێژەیان لە خزمەت گوزاریەکانی دەوڵەت چی لە ڕێگەی خوێندنەوە بێت خوێندنی باڵاوە بێت کەرتی تەندروستیەوە بێ ڕێگەوبانەوە بێ خزمەت گوزاریە زیاتر بێ بەو پارێزگایانە بەپێی ئەوەی ڕێژەی ئەم پارێزگایە لە ڕێژەی ئەو پارێزگایە زیاترە. بەڵێ مامۆستا بەردەوام ئەوترێت یاخود لە چەندین بۆنەدا باسکراوە کە پشت بە سەرژمێری ساڵی 1950 ئەبەسترێت ئێخۆ لە دوای ئەو چەندین پرۆسەی سەرژمێری تر کراوە بەڵام دەڵێن لە ڕووی یاسایەوە کەم و کوڕیتیابە بۆ نمونە فەیلەکان ناونووز نەکراون یاخود پێکاتەیەکی تر بۆی نەبووە لە سەرژمێریەکە بەشداری بکات پرسیارەکەم بە دیاریکراوی ئەوەیە بۆ باوەڕ پێکراوترین پرۆسەی سەرژمێری لە عێراق لە ڕۆی یاساییەکەیەوە ساڵی 1950. دنیای سوپاس بۆم پرسیارە هەڵبەتە حتا خودی پرۆسەی سەرژمێریەکەی ساڵی 1950 کۆمەڵی شکالاتی لەسەر یعنی ئێمە باس پرۆسەی عهدی مەلەکیەکەین لە پرۆسەی عهدی مەلەکیشە دنیای کەم و کورتی تیابەوە بەڵام کورد وەکو چۆنەڵێ خەیر الئوموری ئەوسەتوها ئەو پرۆسەیە قبول کردەوە وەکو ئەوەی کەمترین زەرەر و زیانی تایە بۆ کوردەگینا خودی پرۆسەی 50 کۆمەڵێ ڕەخنە و تێبینی لەسرە چونکە ئێمە ئەزانین حتاوەکو 20ەکان و 30ەکانی سەدەی ڕابردووش و تا ئەوەی کە پێوتێ مەشروع سەد الحەویجە و عوبێدیەکانی مەنتقەی عزێم کە ئەتێن بەو ناوچەیە و وجەهای قەبیلەی عوبێد و حەدیدیەکان تێن بۆ لای شێ مەحمووی نەمر و لەوێ شێ مەحمووی نەمر ڕێگەیان پێداد بڕۆن لەوێ لە کەرکووک نیشتەجێ بوون و دوایەوە مەشروع سەد الحەویجە بریتانیەکان ئەیکەن و هۆزە عەرەبیەکان هێواش بە لێشاو تێن بۆ کەرکووک و لە باشووری کەرکووک نیشتەجێ ئەبن و یعنی لە 2000 لە دروستبوونی دەوڵەتی عێراقی و 1921 تا 50 لە ماوەی ئەو 37 ساڵە دنیای عەرەب تێتە ئەو ناوچەیە بەڵام دیسانەوە کورد وەکو وتم ئەڵێ دیسانەوە قبوڵمە وەکو وتم خەیر الئوموری با بڕۆین مشکلە نییە بۆچی سەرژمێریەکانی کەی 67 و 87 و 97 قبوڵ نییە ئەوانە حکوومەتی عێراقی بە شێوازێکی سیستماتیکلی مۆنۆپڵەیتی داتاکەی کردو دەستکاری داتاکەی کردو کوردە فەیلیەکانی لێ دەرکردو کوردی لادیەکانی کوردستانی حساب نەکردو بە شێرە زۆریان و هەروەها ڕێژەی دانیشتوانی پارێزگاکانی ڕانەگەیانەوە و ئەم داتایش کە حکوومەتی عێراقی کۆ کردێتەوە
هیچ ڕنگدانەوەیەکی واقعی لەسەر ژیانی تاکەکانی کۆمەلگای عێراقی بە کورد و بە عەرەبەوە نەبووە. یعنی ئەوە نەبووە حکوومەتی عێراقی ئەم داتایە کۆکاتەوە و ئەم داتایە ڕابگەێنێ و جۆرێک لە متمانە لە بینی کۆمەلگا و دەوڵەتە دروست بێ و دیسە دوجار ئەم داتایەنە ببنە سیاساتی ئابووری کۆمەڵایەتی سیاسی و ڕنگدانەوەیان هەبێ لەسەر تاکەکانی کۆمەلگا. نەخێر شتیوان نەبووە، داتاکان زیاتر وەکو عملیەیەکی استخباراتی بووە. دەوڵەت هاتووە کۆمەڵێ داتای کۆکردێتەوە و داتاکان لای خۆی ماوەتەوە، یان لە باشترین کەیسا لە باشترین حاڵەتە کۆمەڵێ زانیاری سەرەتایی داوەتە هاوڵاتیان کە هیچ گرنگیەکی ئەوتۆی نەبووە بۆ هاوڵاتی و دەرەنجام هیچ گۆڕانکارێکی لە ژیانی تاکەکانی کۆمەلگا نەکردووە. بەڵام ئەم داتایە ئەم سەرژمێری کە ئێستا کراوە ئەمە یەکەم سەرژمێریە دوای 27 ساڵ لە عێراقا و دوای 37 ساڵیش لە هەرێمی کوردستانە ئەکرێ و ئومێدێک هەیە ئەم داتایە بە شێوازێ لە شێوازەکان یاری پێ نەکرێ، مۆنۆپڵیت نەکرێ، لە ڕووی سیاسیەوە بەکار نەهێن لێ دژ بە کورد. گەرچی من خۆمەک و شخصی خۆم قسە بکەم، یعنی ڕاستیەکەی بەگومانم لەوەی کە عێراق نیەتێکی باشی هەبێ بەرامبەر بە کوردستان. یعنی نامەوێت ڕەشبین بم هەلەی ساکەوە، بەڵام هیواداری نەم داتایەنە کە کۆ ئەکرێنەوە بە شێوازێکی ڕێکوپێک ببنە بناغە بۆ کۆمەڵی سیاساتی ئابووری، کۆمەڵایەتی، کەلتوری، سیاساتی سیاسی کە بتوانین ڕنگدانەوەیکی پۆزیتیڤ ئەرێنی هەبێت لەسەر تاکەکانی کۆمەلگای عێراقی بە هەرێمی کوردستانیشەوە. بەڵام وەکو جەنابتیش باست کرد لە پرسیارەکە بۆچی ئێمەی کورد هەرە گەڕێنەوە بۆ 50 لەبەر خاترەوەی نەبوونی متمانەیە، نەبوونی متمانە لە بینی پێکاتەکانی دەوڵەتی عێراق لە سەرەتای دروستبوونی دەوڵەتی عێراق و تا ئەم چیرکە ساتەی من و جەنابەت قسەکەین جۆرە متمانەیەک نییە لە بینی پێکاتەکانی عێراقا بە تایبەت لە بینی عەرەب و کووردە. بەڵێ کاتە مامۆستا ئەم سەرژمێری ئەبێتە سەرەتایەک بۆ ئەوەی ئەم متمانە بگەڕێتەوە لە نێوان پێکاتەکان؟ ئەمەیان ئەمێنێتەوە بۆ ئایندە، ناتوانین قسەی لەسەر بکەین بڵێن ئایان نە، ئەمێنێتەوە لەسەر ئەوەی حکوومەتی عێراقی چۆن ئەم داتایە بەکارێنێ، چون لە بیرت نەچێت حکوومەتی عێراقی ئەم داتایە داتایەکی زەبەلاحە کوردوەتەنی، ئینگلیزەڵێ comprehensive set of data، داتایەکی زەبەلاحە لە بەردەم حکوومەتی عێراقیە. حکوومەتی عێراقی ئەتوانێت بە هەردوو ئاراستەکە بەکاری بێنێ، ئەتوانێت بەکاری بێنێ بۆ ئەوەی بیکاتە بەردی بناغە بۆ داڕشتنی کۆمەڵی سیاسات و توێژینەوەی ئایندە و ببێتە خێر و منفعەت و نعمەتێک بۆ سەر تاسەری گەلانی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە. لە هەمان کاتە لە ڕۆ سیاسیەکەی وە قسە بکەین حکوومەتی عێراقی ئەتوانێت ئەم داتایەنە بەکار بێنێ دژ بە هەرێمی کوردستان، دژ بە کوردستان و لە هەرەمویشی گرنگتر دیموگرافیا، سەرژمێری، بارودۆخە سیاسیە، ئیدارەکە لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارە هەرێمی کوردستان بگۆڕێ. واتە ئەمە ئێستاکە داتاکە کۆکرایەوە، داتاکە لای حکوومەتی عێراقیە. حکوومەتی عێراقی و کاربەدەستانی دەوڵەتی عێراقی چۆن ئەم داتایە بەکارێنین ئەوە لای ئەوان ماوەتەوە، ئەتوانن بەلایەنە ئەرینەکەیە بەکاری بێنن و ئەتوانن بەلایەنە نەرینەکەیشە بەکاری بێنن. ئەوەی کە لەسەر ئێمەی کوردە ئەبێت چاوەڕێکەین و ببینیم بزانام حکوومەتی عێراقی چۆن ئەم داتایە بەکارەهێنێ. بەڵێ مامۆستا ئارام هەڵبەت وەک بەڕێز داگاداری و من لە سەرەتاشەوە باسم کرد کە بەپێی بڕیارێکی لیژنەی باڵای سەرژمێری عێراق وادەکە ئەمڕۆژ درێژ کراوەتەوە تا سەعات 6 ئێوارە. پرسیارەکەم ئەوەیە ئەمە تا چەند لە بەرژەوەندی کووردا بێ بە تایبەت لە کەرکووک و ناوچە جێناکۆکەکان؟ من پێم وایە ئەمە لە بەرژەوەندی هەموو لایەکایە بە کورد هەرێمی کوردستان و بە دانیشتوانی ناوچە دابڕاوەکانیشەوە. بەڵام ئەوەی کە گرنگە گەڕێمەوە بۆ پرسیارەکەی جەنابەت، بەڵێ ئەمە دەرفەتێکی باشە بۆ ئێمەی کورد لە ناوچەکانی مادەی 140 لە کەرکووک، لە خورماتوو، لە خانەقین، لە مەندەلی، لە جەلەولا، لە شنگال، لە گوێر، لە مەخمور، لە شێخان، لەو ناوچانە بگەڕێینەوە دەنگ بدەین. دەرفەتەکە درێژ کراوەتەوە و دەرفەتێکی باشتر هەیە لە بەردمانە ڕێژەی دانیشتوانی کورد لەو ناوچانە بەرز بکەینەوە، چون خۆمان ئەزانین وەکەوەی لە قسەکانیش ئاماژەم پێدا لە 2017 تا ئێستاکە بەس تەنها لە کەرکووکە ئەگەر باسی ناوچەکانی کە نەکەین مەخمور و خورماتوو و شنگال و چی گۆڕینێکی دیموگرافی خەتەرناکیان بەسەر هاتووە. ئەگەر تەنها بەس باسی کەرکووک بکەم لە 2017 تا ئێستاکە زیاتر لە 6 گەڕێکی عەرەبی لە کەرکووکە دروست کراوە، زیاتر لە 350 بۆ 450 هزار عەرەب هاتەتە کەرکووکەوە. بوونی کورد لەو ناوچانەوە ئامادەبوونیان لەسەر ژمێریەکەیە نەک تەنها ئەرکێکی نیشتیمانیە بەڵکو ئەرکێکی ئەخلاقیشە بەرامبەر بەنەتەکە و بەرامبەر بەنەوەکانی ئایندەمان. ئەم دەرفەتەی کە درێژ کرایەتەوە تا سعات 6 ئەمە چانسێکی زۆر باشە بۆ خەڵکە کە دووبارە بتوانن خۆیان ناونووس بکەن لەو ناوچانە و لەسەر ژمێریەکە ئامادە بن. چون یەکێک لە مەترسیەکان، یەکێک لە ئەگەرەکان ئەوەیە کە سبەی دووسبەی لەوانەیە حکوومەتی عێراقی بڵێ ئەو کەسەی کە ناوی لە ئیحساکان نیە، خەڵکی ئەو پارێزگایە نییە، بۆیە دەرەنجام مافی دەنگدانی نییە. ئەمە یەکێکە لە مەترسیەکان.
بەڵێ مامۆستا ئارام من دوا پرسیارت ئاراستاکەم هەڵبەت دوای ئەنجامدانی پرۆسەکە و بڵاوکردنەوەی ئەنجامەکان ئەمە تا چەند کاریگەری بێ بۆ سەر دامەزراوەکان لە هەرێمی کوردستان؟ طبعا هەرێمی کوردستان ڕنگدانەوەی ئەبێ بەرامبەر دەرەنجامەکان و ئەبێ چاوەڕێی دەرەنجامەکان بکەین. بەڵام ئەم داتایەنە وەکو وتم حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێتە دەست و پەنجەی لەگەڵا نەرم کات ئەم داتایەنە داتایە لێکن حکوومەتی هەرێمی کوردستان بە ئاو بە نەخێر و بە بەڵێ بەشدار بووە لە پرۆسەکەیەوە لە وتوێژەکانە بەشدار بووەوە بەشێکە لە پرۆسەکەەوە حکوومەتی هەرێمی کوردستان بەپێی یاسای دەوڵەتی عێراقی بەپێی لیژنانێکە لە پەرلەمانی عێراقام یاسایەنە داڕشتەوە ئەم پرۆسیجە بەڕێوەچووە حکوومەتی هەرێمی کوردستان بێ مولتەزم بێ بە بابەتەکە. بەڵام ئیدی لەوەیە حکوومەتی عێراقی وەکووتم چۆن داتاکە بەکارێنیە ئەوەیان ئەبێنێتەوە داتاکە بە شێوازێکی پۆزتیڤ بەکاربێنێ حکوومەتی هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە وەڵامێکی ئەرێنی ئەبێ بۆ بابەتەکە. بەڵام ئەگەر داتاکە بە شێوازێکی ئینگلیزەڵێ سەلەکتیڤلی ئینتیقائی داتایەک لێرە هەڵبژێرێ و داتایەک لەوێ هەڵبژێرێ بۆ ئەوەی مەبەستێکی سیاسی دیاریکراوە بەدەستبێنێ دڵنیا بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە قبوڵ ناکە. بەڵام ئەگەر بێت و داتاکە بە شێوازێکی گشتی بەکاربێنن بۆ مەبەستێکی دیاریکراوە بۆ ئەنجامێکی دیاریکراوە خزمەت بە کۆمەڵانی خەڵکی عێراق و هەرێمی کوردستان بکە من دڵنیام لە حکوومەتی هەرێمی کوردستان کێشەیەکی نابێەوە کاردانەوەیەکی ئەرێنیە بێ لەسەر بابەتەکە. بەڵێ بەڕێز ئارام محەممەد مامۆستای زانستە سیاسەکان لە زانکۆی کاسۆلیک سوپاس کە ڕاستەوخۆ لەولێرەوە لەگەڵ مابوون سەرکەوتوبن.